لە سەرەتای ئەم ساڵەوە زیاتر لە 25,000 منداڵ لە سلێمانی لەدایک بوون. لەو ژمارەیەش زیاتر لە 120 منداڵی ئاوارن. بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی ئاماری ساڵانەی بەڕێوەبەرایەتیەکەی بڵاو کردەوە. بەپێی ئامارەکە لە ئەم ساڵدا 602 توژبووی نەخۆشیەکانی شێرپەنجە هەبوون، 201 کەسیش گیانیان لەدەستاوە. لەلایەکی دیکەوە باس لەوە کراوە کە 86,857 هاوڵاتی سەردانی بەشی هەناویان کردووە و 36,384 نەخۆشیش لە نەخۆشخانە هێڵدراونەتەوە و چارەسەریان بۆ کراوە. بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی باسی لەوە کرد کە لە ئەم ساڵدا 7 حاڵەتی نوێی توشبوون بە نەخۆشی تالاسیمیا تۆمار کراون کە 5 کوردن و 2 عەرەب بوون. هەتا ئێستا لە شاری سلێمانی 23,144 حاڵەتی شەکرە لە سنتەری شەکرە و شۆرەگلاندەکانی شاری سلێمانی تۆمار کراوە. لە 2015 2890 حاڵەتی تازە تۆمار کراوە. شەکرە خۆی لە 30 ساڵی داهاتوو ئەبێ بە 2 ئەوەندە، یعنی لە هەموو عالم نەخۆشی شەکرە زیاد دەکات. ئێستا وڵاتی عەرەبی هەیە لە 3 کەس یەکێکیان تووشی نەخۆشی شەکرە ئەبێ، یعنی ئێمەش هەر زیاد دەکەین لەدا. لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا 324,944 کەس سەردانی نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانیان کردووە. لەو ژمارەیەش 25,026 کەسیان پێویستیان بە نەشتەرگەری بووە و بۆیان ئەنجام دراوە. بەڕێوەبەرایەتی نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانیش باسی لەوە کرد کە بەراورد بە ساڵی ڕابردوو ژمارەی سەردانیکردنی نەخۆش زیادی کردووە. لە ناویشیاندا ئەو کەسانەی تووشی ڕووداوی هاتوچۆ بوون ڕێژەیەکی بەرزیان تۆمار کردووە. بریندارانی پێشمەرگە ڕویان لە کەمبوون بووە، بەڵام بە پێچەوانەوە ڕووداوەکانی هاتوچۆ ڕویان لە زیادبوون بووە. خێرایی دارایی ناتوانین بیشارینەوە، کاریگەریکی خراپی هەبووە لەسەر خزمەتگوزاریەکانی تەندروستی بەگشتی و ئێمەش بەشێکی لەو. بەپێی ئامارەکە لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا زیاتر لە 25,000 منداڵ لە نەخۆشخانەی لەدایکبوونی سلێمانی لەدایک بوون. لەو ژمارەیە 6,781 منداڵیان ئاوارە بوون کە ڕێژەی لە 120 سەرجەم لەدایکبووان پێک دەهێنن. لۆدێکی زۆری خستوینەتە سەر لە نەخۆشخانە بوونی ئاوارەکانە، بەڵام ئەو لۆدەی کە لە سەرمانە لۆدی ئاوارەکان وای کردووە کە خەدەماتمان تا حدێک ئەم ساڵ زیاتر دابەزێ لە ساڵانیکە لەگەڵەوەی کە ڕێژەی مناڵبوونەکە زیاتر بووە. لەبارەی ڕووداوی کەوتنەوەی ئاگر لە سنتەری چاندنی مۆخ لە نەخۆشخانەی هیوای شاری سلێمانی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ڕایگەیاند لیژنەیەکیان بۆ لێکۆڵینەوە لە هۆکاری ئاگرەکە پێکهێناوە. هاوکات باسی لەوەش کرد کە بڕیارە لە مانگی ئازاری ساڵی داهاتوودا یەکەم نەشتەرگەری چاندنی مۆخی ئێسک لەو سەنتەرەدا بۆ توژبوویەکی نەخۆشی شێرپەنجە ئەنجام بدرێت. ژاڵە محەممەد، NRT سلێمانی.